قوتابیانی خۆشەویستم کاتان باش لە بەشی پێنجەم وانەی سێیەم کردارەکان لەسەر نەخشەکان. بابزین کردارەکان لەسەر نەخشەکان چینوەتەوە عملیانەی کە لە بیرکاری هەمانە لەسەر نەخشەکان تەطبیقیان کرد. کردارەکان هەر چواریان با بنووسین. یەکەمین جار کردارەکان دواتر بە شێوەی چی بە شێوەی نووسینەوە. باشە. یەکەم عملیەی کۆکردنەوە بە شێوەی نەخشە چۆن دەبێت دەڵێن کاتێک ئەگەر هەمان بوو F کۆ G X دەڵێت F(X) کۆ GX واتە ئەو Xە دەدرێتە هەردوو نەخشەکە. ئەو جارە لە لێدەرکردن لە کردداری لێدەرکردن بە هەمان شێوە نەخشەیەکمان هەبێت F کەم G ئەنجا X دەڵێن چی دەڵێن F(X) ناقص GX. باشە. ئەم جارە لە کردداری لێکدان بە هەمان شێوە دەڵێن FG ئینجا X یەکسانە بە چی یەکسانە بە F(X) جارانی GX. و ئەخیر عملیەی دابەشکردن لە کردداری دابەشکردن دەڵێن ئەگەر F دابەشی G هەمووی ئینجا X یەکسانە بە چی یەکسانە بە F(X) دابەشی GX. بەڵام دەڵێن کاتێک لەمەیان دەڵێن کاتێک چی کاتێک ئەو GXە یەکسان نەبێت بە سفر ئاگدار بە کاتێک ئەو GXە یەکسان نەبێت بە سفر چونکە ژێرەی کرد بێتە سفر پێناسە نەکراوە. کەواتە ئێستا چوار کردارمان هەیە لەسەر نەخشە. یەکەمیان دەڵێن چییە یەکەمیان دەڵێن کردداری کۆکردنەوەیە کاتێک دوو نەخشەمان نێوانیان کۆکردنەوە بێ ئەوە دێن بە ئیسراحەت دوو نەخشەکە بەو شێوازە پەرتی دەکەین دەڵێن چی دەڵێن ئەو یەکسەر بۆ هەردووچیان و کۆیان دەکەین و بە هەمان شێوە لە کەمکردن ئێکسەکە دەدەین هەردووکیان دەبێت F(X) کەم GX. و لە جاران کەەوە نێوانیان چییە جارانە F جاران G ئەنجا Xەکە دەین هەردووکیان دەڵێن F(X) جاران GX. بە هەمان شێوە لە دابەشیش F دابەشی G ئەنجا Xەکە لە دەرەوە Xەکە دەینە هەم Fەکە و هەم Gەکە دەبێت F(X) دابەش GX. کاتێک چی کاتێک ئەو GXە یەکسان نەبێت بە سەفەر. زۆر چاکە. با بێن لەسەر هەر چوار عملیەکە چی بکەین نمونەمان هەیە بە نمونە بابەتەکە ڕوونکەینەوە. نمونە یەک لاپەڕ 293 دەڵێت F(X) یەکسانە بە 2x2 جا کۆ 4x ناقص 6 وە GXەکەشمان یەکسانە بە 2x کەم 2. دەڵێ هەر نەخشەیەک بدۆزە ئەو نەخشانەی کە هەمانە بدۆزە ئەلف بە ئەلف چیمان هەیە F کۆ G ئەنجا X. تاوان من پێشەوەی بێم یەکسەر نرخەکان دانێمەوە ئەو Xە چی بکە بدە هەردووشیان بۆ شێوازەی کە لە کردداری کۆکردنەوە نووسیمان دەڵێن کاکە F کۆ G ئەنجا X یەکسانە بە چی یەکسانە بە F(X) کۆ GX. زۆر باش. ئێستا دەڵێن ئەوە یەکسانە بە چی F(X)ەکەمان چیە وەک خۆی دەینووسین F(X)مان ئەوەیە دەڵێن 2x² کۆ 4x ناقص 6 ئەنجا ئەو کۆیە وەکو خۆی. باشە. GX)ەکەمان چییە GX)ەکەمان 2x ناقص 2. زۆر چاکە. تەبان ئەگەر نێوانیان کەم بووە لێرە کەوانێکمان دەکردەوە بۆی کە کەمەکە جارە ناوکەوانەکەکەینەوە بەڵام مادام کۆیە کۆ هیچ لە وەزعەکە ناگۆڕێ یەکسەر دەینووسینەوە. ئێستا تەماشا دەکەینەوە پلیان وەکو یەکە کۆیان دەکەین هیچ X(2)شکەمان هەیە نەخێر کەواتە وەکو خۆی ئەو ڕادێ دەنووسینەوە یەکسانە بە چی یەکسانە بە 2x². زۆر چاکە. ئەو جارە لێرە چیمان هەیە ئەو Xەمان هەیە
لێرەش ئەو ئێکسەمان هەیە پلان وەکو یەکە کۆیان دەکەمەوە لێرە 4 ئێکسم هەیە لێرە 2 ئێکسم هەیە دەکات چەند دەکات کۆ 6 ئێکس وە ئەو جارە چی ئەو جارە سالب 6 لێرە هەیە لەگەڵ سالب 2ش لێرە هەیە ئەو دوانش لەگەڵ یەکدی سالب 6 لەگەڵ سالب 2 کۆیان دەکەمەوە بە هەمان نیشانە دەکات سالب 8 ئەوە دەبێتە چی ئەوە دەبێتە ئەنجامی f کۆجی ئێکسەکەمان ئەوە لە بۆ ئەلف لە بۆ بە بەچیمان هەیە بابەجان ئەو جارە f کەم جیە یعنی چی کەمکردنەوەی ئەو جارە دێم یەکەم جار بە عملیەکە بنووسمەوە دەنووسم f کەم g لە دەری کەوانە کە ئێکسم هەیە ئەو ئێکسە بدە هەردووچیان دەکا f x ناقص g x زۆر چاکە ئێستا وەرە دەڵێن کاکە ئەوە یەکسانە بە چی f یەکسەکە بنووسەوە ئەو f یەکسەکەیە 2 x توان 2 کۆ 4 x ناقص 6 مادەم سالبە مادەم کەمکردنەوەی کەوانەیەک بکەوە ئەنجە g یەکسەکە بنووسەوە g یەکسەکەمان چییە 2 x کەم 2 زۆر چاکە وەرە ئەو سالبە جاران ناو کەوانەی بکە بۆ شێوازە دەبێتە چی یەکسانە ئەوە خۆی بنووسەوە 2 x توان 2 کۆ 4 x ناقص 6 ئێرە پێشی چێکە نووساوە موجەبە سالب جاران موجەب دەبێتە سالب 2 x سالب جاران سالب دەبێتە موجەب 2 زۆر چاک ئێستا وەرە ئەگە سەیریکەین لێرە یەک ڕادەمان هەیە کە گەورەترین توانی چەندە 2 هیتر نیمانە کەواتە بەس ئەو ڕادەیە دەنووسینەوە وەکو خۆی 2 x توان 2 و لێرەگە سەیریکەی لێرە 4 ئەکسمانی لێرە ناقص 2 ئەکسمانی هەمان پلەیە کەواتە کۆیان دەکەم و پێکەوە بە نیشانە گەورەکە لێرە 4 ئەکسم هەیە بە موجەب لێرە سالب 2 هەیە کەواتە دەبێتە موجەب 2 ئەکس باش ئەو جارە دێم سالب 6 لەگەڵ موجەب 2 ئەو دوانش پێکەوە دەکات چەند سالب 6 هەیە لەگەڵ موجەب 2 لێ بڕوا دەکات سالب 4 ئەوەش دەبێتە ئەنجامی چی دەبێتە ئەنجامی وەڵامی بە تەوە خاڵی چاودێری یەکەم بە هەمان شێوە هەر کۆکردنەوە و کەمکردنەوەیە باشە بەڵام نەخشەکە گۆڕاوە گەرنا هەر نەفسی شتە لەسەر ئەو دوو عەمەلیە دەچینە نمونەی دووەم چییە نمونەی دووەم لەسەر دوو عەمەلیەکەی ترە ئەگە نێوانیان جاران بێت تا باشە بۆ شێوازەکە نەنووساوی عین جارانە لەگەڵ دابش بابزانەوە چی بەسەر دێم یەکەم جاوەرە عەمەلیەکە بنووسەوە دەڵێن g f کە لە دەری ئێکسە یەکسانە بە چی یەکسانە بە g x جارانی f x کەواتە دەڵێن کاک ئەوە یەکسانە بە چی g x-ەکە بنووسەوە g x-ئەکە ئەوەیە 2 x کەم 2 جاران کەوانەیەک دەکەمەوە ئەو کەناو کەوانێک تەبان نێوانیان جارانە کەوانەیەش دەکەمەوە لە بۆ f x-ئەکە f x-ئەکەمان چییە 2 x توان 2 کۆ 4 x ناقسی 6 تام بابەجان ئاگدار بە نمونەی یەکەم و دووەم نەخشەی f نەخشەی g هەمان نەخشەن بەڵام لەسەر هەر چوار عاملەکە تاقی دەکەین و ئێمە کۆکردنەوە و کەمکردنەوەمان کرد ئەو جاران و دابش باش ئێستا دێن چ دەکەین لێرەگە سەیریکەی کەوانەی یەکەم دوو ڕادەیە کەوانەی دووەم 1 2 3 ڕادەیە کەواتە دێم ئەو ڕادەیە جارانی هەر سێشیان دەکەم دوای ئەو ڕادەیە جارانی هەر سێچیان بۆ شێوازە دەتوانی بە شێوازی بنووسی کە بڵێ ئەوە جارانی ئەو کەوانەیە کەم ئەو جارە دوو جارانی ئەو کەوانەیە ئەوها دەکرێت بڵێ ئاسانتر بێ و هەتا لێت تێک نەچێ بیکە چی 2 x جارانی ئەو کەوانەی هەمووی 2 x توان 2 کۆ 4 x ناقص 6 کەوانەکە داخەوە ئەو سالب 2 ئەو جارە سالب 2 جارانی چێ جارانی ئەو کەوانەی بنووسەوە 2 x توان 2 کۆ 4 x ناقص 6 ئێستا وەرە یەکە بە یەکە جارانی ڕادەکانی کە 2 x جارانی 2 x توان 2 جارانی 4 x جارانی سالب 6 بە هەمان شێوە ئەویشان
سالب 2 جارانی 2 x توان 2 سالب 2 جاران 4 x سالب 2 جارانی سالب 6 یاڵە با بزانین ئەنجام دەکات چەند ئەوە یەکسانە بە 2 x جاران 2 x توان 2 دەبێتە 4 x توانی 3 2 x جارانی 4 x دەکا نیشانەوە موزەبە نیشانەوە شەر موزەبە لەوێ دەنووسینەوە کۆ چەند 2 جاران 4 8 x جاران x توانی 2 2 x جارانی سالب 6 دەکا سالب 12 x ئەوە ئەو بەشە تەواو ئەو جارە سالب 2 جارانی 2 x توان 2 دەبێتە سالب 4 x توان 2 ئەو جارە سالب 2 جارانی 4 x دەبێتە سالب 8 x سالب 2 جاران سالب 12 سالب 6 دەکا موجب 12 ئێستا وەرە ئەوانەی کە وەکو یەکن پلەکانیان لەگەڵ یەکدی کۆیانکەوە لێرەگە سەیرکەم x توان 3 کەم نییە کەواتەوە بە تەنیا دەنووسمەوە یەکسانە بە 4 x توانی 3 ئەو جارە لێرەگە سەیرکەم x توان 2 لەگەڵ ئەو x توان 2 لێرە 8 مەموجەبم هەیە لێرە 4 بە سالبم هەیە لێکیان دەرکە دەکا کۆ 4 x توانی 2 زۆر چاکە ئەو جارە ئەوانەی کە ئێکسەکان ئەوە لێرە سالب 12 xم هەیە لەگەڵ سالب 8 x هەردووشیان سالبن کەواتە بە هەمان نیشانە 12 لەگەڵ 8 دەکا چەند دەکا 20 x ئەو جارە چیمان هەیە ئەو جارە ئەخیر ڕادە وەک خۆی دەنووسینەوە ئەو باسی خەت بێتالێکی جیاکەمەوە کەواتە کۆ 12 ئەوەش دەبێتە وەڵامی چی وەڵامی ئەلف جارانکردنی دوو نەخشەکەیە ئەو جارە لە بۆ بە سەیری کە چییە دابەشە f دابەشی g کەواتە دەڵێم چی دەڵێم f دابەشی g هەمووی x یەکسانە بە چی یەکسانە بە f x دابەشی gx یاڵە با بزانینەوە دەکاچی دەڵێن یەکسانە بە چی f چەندە ئەوێ بینوسۆ لە سەرەی کەرتەکە 2 x توان 2 کۆ 4 x ناقص 6 زۆر چاکە ژێری کەرتەکە gxە چەندە دەینووسمەوە 2 x کەم 2 زۆر چاکە تاوان یەکەمین جار بیر لە هاوبەش بکەرەوە لەبەر چووکەگە سەیریکەی هەموو ڕادەکان دەتوانم دوو بە هاوبەش وەرگرم کەواتە دەڵێم چی لە سەرەی کەرتەکە دوو بە هاوبەش وەرگرە چی دەمێنێتەوە لە 2 x توان 2 بە هاوبەش بڕوە بەس x توان 2 دەمێنێتەوە لە 4 xەکە 2 بە هاوبەش بڕوە 2 x دەمێنێتەوە لە 6 2 بە هاوبەش بڕوە چەند دەمێنێتەوە 3 زۆر چاکە دی ژێری هاوبەشەکە لە ژێرەکە هاوبەش وەرگرم بە هەمان شێوە 2 لێرە لە 2 xەکە بەس x لێرەش سالب 1 دەمێنێتەوە یان دەبێتە x کەم 1 ئێستا ئەو دوانە جاران ناو کەوانەیەکەوە دەبێت ئەو نەخشەی ئەولایە دەرچێتەوە باشە بابێنە جارە ئەوە دووەکان لەگەڵ یەکدی دەڕۆن سەیریکە ئەوە لەگەڵ یەکدی دەڕوە ئەوەی دەمێنێتەوە چیە ئەوەی دەمێنێتەوە با بینوسینەوە x توان 2 کۆ 2 x کەم 3 لە ژێری کەرتەکە چیمانەیە x کەم 1 بابەجان ئێستا وەگە سەیریکە لە سەرەی کەرتەکە دەتوانین بیکەینە دوو کەوانە بیکەیە چی بیکەێ دوو کەوانە دوو کەوانەکەمان چییە ئاگدار بە ڕادەی ناوەڕاستمان 2 x دەبێت دەرچێتەوە باش بۆ شێوازە دوو کەوانەی دەکەوە با ژێری کەرتەکەەوە خۆی بنووسین x کەم 1 x توان 2 x لە بۆ ئەولای x لە بۆ ئەولای لە بۆ نیشانەکان ئێرە موجەبە کەوانەی یەکەم موجەب لە بۆ کەوانەی دووەم موجەب جاران سالب دەبێتە چی دەبێتە سالب زۆر چاکە ڕادەی ئەخیرمان چەندە 3 باشە 3 دەتوان بڵێم یەک جاران 3 یان 3 جاران 1 بەڵام دەبێت پێی نیشانەکان داێنێم هەتا ئەو ژمارەیەمان دەرچێتەوە کەواتە دێم چێکەم دەبێت هەتا دوو دەرچێتەوە 3 لە لای موجەبەکە بێتە 3 1 لەبەر چی لەبەرەوەی کاتێک کە ڕادەی ناوەڕاست لێرە نزیک و نزیک دەبێتە 3x و دوور و دوورش دەبێتە سالب x سالب x لەگەڵ 3x موجب چی دەمێنێتەوە 2x ڕادەی ناوەڕاست
دەرچووە. ئێستا ئەو دوو بەشە لەگەڵ یەک دەڕۆن x کەمێک x کەمێک دەڕۆن ئەوەی دەمێنێتەوە چییە؟ ئەوەی دەمێنێتەوە x کۆ سێ. ئەوەش دەبێتە وەڵامی خاڵی با. ئەو جارە لە بۆ خاڵی چاودێری دووەم. خاڵی چاودێری دووەم بە هەمان شێوە دوو پرسیارن کە ئەویش لەسەر جاران دابەشە. باشە ئەلف جارانە بە دابەشە. دوو نەخشەی جیاوازی و جارە داوەتێن x کۆ دووە gx x توان دوو کەم چوارە دەڵێ هەر نەخشەیە بدۆزەوە. با بزانین یەکەمین جار دێم دەڵێم f جاران g ئەنجە هەمووی x یەکسانە بەچی؟ یەکسانە بە f x جارانی gx. یاڵە بینوسەوە ئێفەکە چەندە؟ fx ئەوەیە دەنووسین یەکسانە بە x کۆ دوو بیکە ناو کەوانێک جارانی چێ؟ جارانی gxەکە. gxەکەمان چەندە؟ x توان دوو کەم چوارە. ئەو ڕاستەوخۆ هەردووشیان دووڕادە یەکسەر لە جێ یەکسەر جارانی کە بۆ شێوازە. ئەو جارە دووەکەش بە هەمان شێوە جارانی هەردووکیان دەکەی. یاڵە دەبێتە چی؟ x جاران x توان دوو دەبێتە x توان سێ. x جاران سالب چوار دەبێتە سالب چوار x. ئەوە بەشی یەکەم ڕادە یەکەم تاوە. ئەو جارە دوو جاران x توان دوو دەبێتە کۆ دوو x توان دوو جاران سالب چوار دەبێتە سالب هەشت. زۆر چاکە. ئێستا وەرە x توان سێ یەک ڕادەمانەیە دووبارە هیچ ترمانیە کەواتەوە خۆی دەنووسم x توان سێ. ئەو جارە x توان دوو سێریکە x توان دوو یەک بەشمانەیە ژوو خۆی دەنووسینەوە کۆ دوو x توانی دوو. ئەو جارە چی؟ ئەو جارە ئەوەی کە x لەگەڵ بێ هیچ ترمانیە بەزە و بەشەمانەیە و ڕادەیە سالب چوار x. ئەوەی ئەخیرش دەنووسینەوە کەچی ئەو ژمارەیە سالب هەشت. ئەوەش سالب هەشت. ئەوەش دەبێتە چی؟ دەبێتە وەڵامی ئەلف. لە بۆ بە ئەو جارە چیمانەیە ئەو دابەشەمانەیە دەڵێن چی؟ دەڵێن f دابەشی g ئەنجە هەمووی x یەکسانە بە fx دابەشی gx. بە هەمان شێوە دەڵێن چی؟ یەکسانە بە fەکەمان چەندە؟ دەنووسینەوە x کۆ دوو جەکەمان چەندە؟ x توان دوو کەم چوار. لێرەگە سەیریکەی مۆزوعی هاوبەشمان نییە کەواتە با بزانین دەبێتە دووکەوانە. بەڵێ ژێری کردەکە دووجای تەواوە کەواتە دەڵێن دەبێتە دووکەوانە سەرەوە خۆی دەنووسین x کۆ دوو وە خوارەوە لەبەرەوەی دووجای تەواوە بۆ شێوازە دەبێتە x کەم دوو x کۆ دوو. زۆر چاک. ئێستا ئەو دوانە لەگەڵ یەکدی دەڕۆن x کۆ دوو لەگەڵ x کۆ دوودا دەڕوە. ئەوەی دەمێنێتەوە چییە؟ دەمێنێتەوە یەک لەسەر x کەم دوو. ئەوەش دەبێتە وەڵامی چی؟ وەڵامی خاڵی چاودێری بە. ئەمجارە باسی دەکەین باسی ئاوێتەکردنی نەخشە. ئاوێتەکردنی نەخشەکان. با بزانین ئاوێتەکردنی نەخشەکان چییە؟ تەبان لە مۆزوعی ئاوێتەکردنی نەخشە بە هەردوو شێوازەکە با بینووسین f پاش g x و بەعەکسی شەوزین g پاش f x یەکسانە بەچی؟ فۆک طبعا توای کورت کراوە بڵێ فۆک یاوە خود f پاش g بەو شێوازە دەخوێنرێتەوە دەبێتە چی؟ یەکەم جار نەخشەی ئێفەکە دەنووسینەوە ئەنجا gx. واتە چی؟ واتە جیەکە لە ناو ئێفەکەی دادەنێەوە. باشە بابەجان ئەوەشیان ئەگەر بەو شێوازە بوو ئەو دوو نەخشەی عەکس کرابووە ئەو جارە بەعەکسەوە ئێفەکە لە ناو جیەکە دادەنێ واتە دەبێتە g ئەنجا ئێفی x بەو شێوازە واتە ئێفەکە لە ناو نەخشەی g دادێنێن. ئەوە ئاوێتەکردنی نەخشەیە. ئاوێتەکردنی دوو نەخشەیە لەگەڵ یەکتر. دەکرێت سێ نەخشەش بێ. باشە مهم کامیان لە ئاخیرەوە هات لە ناو نەخشەی پێشخۆی دادنێەوە. باشە با بێن ڕاستەخۆ بچین سەر نمونەی سێیەم.
لاپەڕ 295 fxمان 3x کۆیەکە gx x توان 3 دەڵێ هەژماری هەر بەهای بکەم طبعا ئەلف و خاڵی چاودێری سێمیش ئەویان ئاسانە لەبەرچی لەبەر ئەوەی لێرە ژمارەیە ئەگە سەیری کە لێرە کە دەڵێ f پاش g2 بدۆزەوە یاوەخۆ g پاش ئفی 2 بدۆزەوە لەبەرەوەی ژمارەیە لێرە دەچێت و ژمارە ناو نەخشەکە دادێنێت طبعا لێرە بابەجان لێرە چ دەکەن یەکەم جار وەرە ناو کەوانەکەی عیلاسکە ناو کەوانەکە چیمانەیە g2 باشە g2 دەکات چی لە ناو نەخشەی g بڕۆ 2 دانێەوە ئەوە نەخشەی g وایە بەڵێ لە زیاتی ئەو یەکسە چەند دادنێم 2 یعنی دەکات چەند یعنی دەکا ئەوە نەخشەکەیە دەڵێن 2 توانی 3 2 توان 3 دەکا 8 یعنی ئێستا ئەنجامی ئەو ناو کەوانەکە دێ چەند 8 ئێستا دەڵێن چی دەڵێن کاکە ئەو جادێن ئفی ئەو ڕقەمە دۆزین و ئفی چەند 8 لەبەرچی لەبەرەوەی g2 لێرە دۆزیمانە کردی 8 باشە لە جیاتی ئەو 8 بنووسە یعنی دەنووسین ئفی 8 ئەوە ئفی 8 ئفی 8 دواتە چێ وجارە بڕۆ لە ناو نەخشەی f 8 دانێ ئەوە ئفە لە جیاتی ئەو ئێکسە چەند دانێ لە جیاتی ئەو ئێکسە 8 دانێ یعنی دەبێتە چی سێ جارانی سێ جارانی چەند لە جیاتی ئەو ئێکسە چەند دادنێ ئەو 8 ئەوە 8 کۆیەک ئەوە کۆیەک سێ جارە 8 24 کۆیەک 25 ئەوەش دەبێتە وەڵامی ئەلف لە بۆ بە هەمان شێوە یەکەم جاوەرە ناو کەوانەکەی عیلاسکە چیمانێ ئفی 2 کاکە دەڵێن ئفی 2 یەکسانە بە چەند لە ناو نەخشەی f 2 دادنێەوە یعنی دەبێتە 2 جارانی چەند 2 عفو دەبێتە سێ ئەو سێ جاران یەکسەکە چەند دادنێن 2 ئەوە 2 کۆیەک ئەوەش دەکات چەند سێ جاران 2 6 کۆیەک ئەوە 7 یعنی ئێستا ئەو ئفی 2 کردە چەند کردە 7 لە جیاتی ئەوە بنووسە 7 یعنی دەڵێن g 7 یەکسانە بە چەند بڕۆ ناو نەخشەی g 7 دانێ یعنی لە جیاتی ئەو ئێکسە چەند دانێ 7 یعنی دەبێتە 7 توانی 3 7 توانی 3 دەکا 300 شتێک 7 توانی 3 343 343 کەواتە دەشکرێت لە ئاخری یەکسەر بنووسی چی بنووسی ئەنجامی ئەو ئێفە واتە g ئفی 2 دەکات چەند دەکە ئەو ڕقەمە 343 ئەویشان بە هەمان شێوە بنووسین ئفی g2 یەکسانە بۆ ڕقەمە کە 25 ئەوە لە بۆ ئەلف و بە خاڵی چاودێریەکەی خاڵی چاودێری بە هەمان شێوە ئفەکەمان 2 کەم سێ جەکەمان x توان 2 دەڵێ f پاش g سێ بدۆزەوە یەکەم جاوەر ئەوە عیلاسکە دەڵێن g سێ یەکسانە بە چەند یەکسان لە ناو نەخشەی g سێ دانێ لە ناو نەخشەی g لە جیاتی یەکسە سێ دادن یعنی دەبێتە 3 توانی 2 3 توان 2 دەکات 9 ئێستا وەر لە جیاتی ئەوە 9 دانێ یعنی ئەو جارە دەڵێن ئفی 9 یەکسانە بە چەند لێرە دەڵێن 2 جارانی 2 جارانی لە زیاتی یەکسەکە 9 دادێن ئەوە 9 کەم 3 ئەوەش کەم 3 2 جاران 9 18 کەم 3 15 کەواتە دەڵێن چی دەڵێن ئفی g 3 یەکسانە بە چەند یەکسانە بە 15 ئەوەش لە بۆ ئەلف بە ئەو جارە دەین یەکەم جا بە هەمان شێوە ناو کەوانەکە دەڵێن ئفی 3 دەکات چەند لە جیاتی ئەو ئێکسە لە ناو ئف چەند دادنێ 3 یعنی دەبێتە 2 جاران 3 2 جاران 3 کەم 3 2 جاران 3 6 6 کەم 3 3 کەواتە لە جیاتی ئەو ئفی 3 چەند دادنێ 3 یعنی دەبێتە g ئەو جارە بە هەمان شێوە 3 یەکسانە بە چەند لە جیاتی ئەو g چەند دادنێ 3 یعنی دەبێتە 3 توانی 2 ئەوە دەکات چەند دەکات 9 کەواتە ئێستا دەڵێن g پاش ئفی 3 یەکسانە بە 9 ئەوەشیان وەڵامی خاڵی با ئەو جارە با بێن لە بۆ نمونەی چوارەم نمونەی چوارەم داوای چی دەکا
طبعا نفسی مۆزوع ئاەتەکردن بەڵام شتێککە ئیزافە بووە کە ئەویش بوارە. باشە بوار جار لە پێشەوە ئێفەکەمان 5x کۆ دووە جێکەمان 2 دابەشی x کەمێکە دەڵێتی هەر نەخشەیەکی ئاوێتە بنووسە دوایە چی دوایە بوارەکەشی دیاری بکە. لە بۆ نەخشەی یەکەم چیمان هەیە f پاش gx ئەو جار لە زیاتی ئەوە ئێکسە نەزاندراوە ئەوەشیان بە هەمان شێو ئێکسە نەزاندراوە یعنی نەخشەکەەوە نییە وەکو نمونەی سێەم ژمارەی بوون ئێرە موجەبدوو بێ یان سالب ژمارەیە بە هەمان شێو ئێکسەچین ناو نەخشەکەی داێن ئەو جارە نەزاندراوە بابزانین دەوێت نەخشەکان لە ناو یەکتری دانێنەوە یعنی لێرە با بەجاسەی لێرەکە ئەوەیان دەبێتە چی دەڵێن f پاش gx یەکسانە بەچی ئێفەکە دەنووسینەوە کەوانە لە زیاتی ئەو جیەکسە نەخشەی جیەکسەکە چەندە بینوسە ئەوە نەخشەی جیەکسە چەندە 2 دابەشی x کەمێک دەنووسین 2 دابەشی x کەم یەک ئێستا ئەو جارە ئەوە دەکەین دێن ئەو کەوانەیە لە زیاتی هەر ئێکسێک لە ناو نەخشەی f ئەو کەوانەی دەنووسین ئەوە نەخشەی ئێفەوە بەڵێ لە زیاتی ئەو ئێکسە ئەو کەوانەی دەنووسین یعنی دەڵێن یەکسانە بە 5 جارانی 5 جارانی کەوانێک دەکەین لە زیاتی ئەو ئێکسە ئەو کەوانەی دەنووسینەوە چەندە 2 دابەشی x کەم یەک کۆ 2 ئەوەش کۆ 2 دەیاڵ ئەوە دەکاچی ئەوە جاران ناو کەوانەیەکە 5 جارانی 2 دەبێتە دە لەسەر x کەم یەک کۆ 2 خەڵەس ئەوە ئاوێتەکردنی نەخشەکە بوو f پاش gx کردی ئەوەندە. دووەم داواکاری چییە؟ بوارەکەی لە بۆ بوار بابەجان کاتێک کە کەرتمان هەبوو ژێرەی کەرتەکە یەکسان کە بە سفر ئەو نرخەی دۆزیتەوە ئەوە چییە؟ ئەوە دەبێتە بەڵێن دەرکەنار و لەو خاڵەدا پێناسە نەکراوە واتە دەڵێن هەموو ژمار ڕاستەکان بێزگە لەو نرخەی کە دۆزیمانەوە یاڵە ژێرەی کەرتەکە چەندە ئەو بەشەیە چەندە x کەمێک کەواتە دەڵێن چی x کەمێک یەکسانە بە سفر داڵە بەهای ئەکسەکە دەکاتەن لەوە بەهای ئەکسەکەمان دەکات ئەو سالبە بە وبەری x یەکسانە بە یەک زۆر چاکە کەواتە دەڵێن چی دەڵێن لە بۆ بوار دەکا ڕێڵ نەمبەر هەموو ژمارەکان بێزگە لە چەند بێزگە لەو یەکە ئەوەش یەک بێزگە لەو نرخەی کە دۆزیمانەوە. باشە بابەجان یەکەم جار ژێرەی کەرتەکە یەکسان کە بە سفر بەهای یەکسەکە بدۆزەوە لێرە کردیە چەند یەک دەڵێن هەموو ژمارەکان بێزگە لە یەک ڕێڵ نەمبەر ژمارەکان بێزگە لە ژمارە یەک لە بۆ بە سەیریکە ئەو جارە g پاش f یەکسە دەنووسین چی جەکە دەنووسینەوە کەوانەیەک دەکەینەوە لە بۆچی f یەکسەکە f یەکسەکەمان چەندە 5x کۆ 2 ئەوە 5x کۆ 2 ئێستا ئەوە دەکات چەند ئێجا دەچین ئەو کەوانەیە لە ناو چدا دێنێ x لە ناو g لە زیاتی هەر ئێکسێک لە ناو جەکە دەنووسینەوە ئەوە گیە لە زیاتی ئەو ئێکسە ئەو کەوانەی دەنووسین یعنی کەرتە با کەرتەکە دروستکەین لە سەری کەرتەکە دوومان هەیە لە زیاتی ئەو ئێکسە ئەوەی دەنووسین یعنی ئەویش بامان شێو کەوانەی بکەینەوە بە تا تێکەڵ نەوێت دەبێتە 5x کۆ 2 کەوانەکەی داخەوە کەم یەک ئەوە کەم یەک ئێساوە دەکات چەند لێرە سەری کەرتەکەەوە دوومانەیە 5x وەکو خۆی بنووسەوە موجەبدوو لەگە سالب یەک دەکا کۆ یەک زۆر چاکە بە هەمان شێوە ئەوە چیە کەرتمانەیە ژێرەی کەرتەکە یەکسان کە بە سفر ژێرەی کەرتەکە چیمانەیە ژێرەی کەرتەکە 5x کۆ یەک یەکسانی کەم بە سفر یاڵە بەهای ئەکسەکە بدۆزەوە بەهای x ئەو یەکە یەکەم جا بە ئەو بەردەوێتە 5x یەکسانە بە سالب یەک هەتا x بدۆزنەوە دابەشی 5 دەکەین کەواتە لەمەشەوە x دەکات چەند دەکات سالب یەک لەسەر 5 هەردوو لا دابەشی 5کە ئەو لا 5ەکە 5 دەڕوە بەس x دەبینێت ئەو لاش دابەشی 5 دەکات سالب یەک لەسەر 5 ئەوە بەهای xمان دۆزنەوە کەواتە دەڵێن بوار دەکات چی دەکا هەموو ژمارەکان بێزگە لە چی بێزگە لەو ڕقەمەی دۆزیمانەوە چەندە سالب یەک لەسەر 5 سالب یەک لەسەر 5 ئەوەش وەڵامی بە خاڵی چاودێری چوارم ئەو جار لێرە چیمان هەیە
لێرە و جارە بە هەمان شێوە دوو نەخشەمان هەیە بەڵامسی تێدایە ڕەک ئاگدار بە FX ئەوە چیمە سێکس کەم چوار وە جیەکسە کەشمان چەندە ڕەگی ئکس کۆد و نەخشەی ئاوێتە بنووسە و وەچی بوارەکەشی دیاری بکە یەکەم جاوەرە چی بکە یەکەم جاوەرە بە نەخشە ئاوێتەکە بدۆزینەوە ئێفەکە وەکو خۆی دەنووسینەوە ئەو جیەکسە چەندە وەکو خۆی دادنێنەوە ها سێریکە ئەو جیەکسە ئەوە نەخشەکەیە ڕەگی ئکس کۆ ڕێکی ئکس کۆد و یەکسانە بەچی ئەوە جێکسەکەمان نووسیەوە جێکسەکە چەندە ڕێگی ئکس کۆد و ئەوە دامانە ئەو جار لە زیاتی هەر ئکسێک لە ناو ئف ئەو کەوانەی دادەینەوە کە ئەو ئێفە لە زیاتی ئەو ئکسە ئەوەی دەنووسین یان دەبێتە سێ جارانی کەوانەیەک بکەوە کەوانەکە چەندە لەبەرەوەی لە زیاتی ئەو ئکسە سێ ئەوە سەیەکە جاران لە زیاتی ئەو ئکسە ئەو کەوانەیە ڕێگی ئکس کۆد و ئەوەش کەم چوارەکە لە دەرێ هەیە دەینووسمەوە ئەو سێجارە ناوکەوانێکە دەبێتە چی دەڵێم یەکسانە بە سێ ڕەگی ئکس کۆ چەند سێ جاران دوو شەش کەم چوار ئەو دوان لە یەکدی دەرکە دەکا چەند دەکە سێ ڕەگی ئکس وەک خۆی دەنووسینەوە دوان لە یەک دەرکە شەش کەم چوار دەکە کۆ دوو زۆر باشە ئێساوە نەخشەی ئاوێتەکەی دۆزیمانە چیمان هەیە ڕەگ بابەجان لە بۆ دۆزینەوەی ڕەگ کاتێک کە ڕێگێکمان هەبوو ڕاستەوخۆ ژێر ڕەگەکە ژێر ڕەگ گەورەتر و یەکسانی کە لە چی لە سەفر لەبەرچی گەورەتر و یەکسان لە سفر مامۆستا لەبەر ئەوەی بابەجان ناو ڕەگ نابێت سالب بێت وایە کەواتە چی یەکسان بێ بە سفر وە چ گەورەتر بێ لە سفر هیچ مشکلێکمان لەگەڵی نییە بەڵام کە سالب بوو ئەوە چیە ئەوە پێناسە نەکراوە بۆیە لێرەوە ژێڕەکەمان چییە بەس ئێکسە بەس ئێکس یەکسەر دەڵێم گەورەتر و یەکسان لە چەند لە سفر کەواتە ڕاستەخۆ نرخی یەکسمان دۆزیێت دەڵێن نرخی یەکس چەندە گەورەتر و یەکسان لە سفر باشە کە گەورەتر و یەکسان بوو لە سفر واتە چ خاڵێک چ ژمارێک دەگرێتەوە واتە سفر و ئەنجا یەک دوو سێ چوار بۆ شێوازە ئیلە ئاخری کەواتە بوار دەڵێن چی بوار دەڵێن هەموو یەکسانی کە گەورەترە لە سفر یاوەخو دەتوانین چۆن بنووسی دەتوانین بۆ شێوازەش بنووسی مادەم یەکسانی لەگەڵە کەواتە سفر گەورەتر لە سفر واتە دیاری نییە تا چ ژمارێک گەورەتر و یەکسان لە سفر واتە یەک و دوو سێ و ئیلاخی هەموو ژمارە موجەبەکان تا مالانیایی موجب وتمان کەوانەی لای مالانیایی هەمیشە پشتی لێتی ئۆپنە کراوەیە و سفرەکە داخراوە کلۆزە لەبەرسی لەبەر ئەو یەکسانەی لەگەڵەواتە سفرەکەش هەوە ئەوە دەبێتە وەڵامی ئەلف لە بۆ با ئەو جارە جی پاش ئفی ئکس جیەکە دەنووسینەوە ئەوە جی ئف یەکسەکە چەندە ئەوە ئف یەکسەکەیە سێ ئکس کەم چوار یعنی ئف یەکسەکە چەند بوو لەجێ خۆمان دانە ئەوە دامانە ئەو ئف یەکسە چەند بوو لە ناو کەوانەیە نووسیمان ئەو جار ئەو کەوانەیە لە جیاتی هەر ئێکسێک لە ناو جی دەنووسین ئەوە جیە وایە بەڵێ ئەوە نەخشەی جیە یە ئێکسمانێک کە لە ژێر ڕەگە یان لە جیاتی ئەو ئێکسە ئەو کەوانەی دەنووسین یعنی یاڵە دەنووسین ڕەگی چەند ئەو بنووسە سێ ئکس کەم چوار کۆ دوو ئەوەش کۆ دوو خەلاص ئەوە نەخشەی ئاوێتەکەمان دۆزیەوە لێرە هیچ سادەکردنەیەک نییە ناتوانین سادەتریکەین لەوانە کەواتەوە دەبێتە چی دەبێتە نەخشەی ئاوێتەی جی پاش ئفی ئکس ئێستا دێن لە بۆ دۆزینەوەی بوار لێرە بامان شێوە چیمانەیە ڕەگمانەیە ژێر ڕێگەکە ناو ڕێگەکە گەورەتر یەکسانەکە لە سەفر یاڵە ناوڕێکە چیمانە سێ ئکس کەم چوار دەنووسین کاکە سێ ئکس کەم چوار گەورەتر و یەکسان لە چەند لە سەفر یاڵە وەرە ئێستا هەتا نرخی ئەکس بدۆزنەوە ئەو سالب چوارە بە ئەو بەری دەوێتە چی سێ ئەکسەکە دەنووسینەوە گەورەتر و یەکسان ئەو سالبە بچێتەوە بەر دەوێتە موجب چوار هەتا ئەکس دۆزنەوە دەڵێن چی دابەشی هەمووی دابەشی سێ باشە دابەشی سێوە دەکات چەند دەکا سێ لەگە سێ دەڕۆ بەس ئەکس دەبینێتەوە گەورەتر و یەکسان لە چوار دابەشی سێ ئەو با یەکسەکەمان دۆزیەوە کە چەندە گەورەتر و یەکسان لەو نرخە
چوار دابەشی سێ. زۆر باشە. یعنی دەڵێن بوار دەکاتی دەتوانی بنووسی x گەورەتر و یەکسان لە چەند لە 4 لەسەر 3 یان دەتوانی بنووسی مادەم یەکسانەی لەگەڵە کەواتە ژمارەکە بەخۆشی دەگرێتەوە 4 دابەشی 3 تاوەکو کوێ تاوەکو مالانیای موجب کە پشتی لە مالانیایەکە دەبێت. x گەورەتر و یەکسان لەو ژمارەیە کەواتە 4 لەسەر 3 گەورەتر لەوی چەندە 4 دابەشی 3 کە دەکات چەند دەکا 1 پۆینت شتێک 4 دابەشی 3 دەکا 1.33 گەورەتر لە 1.33 چەندە 2 3 4 ئیلا ئاخرێت تا مالانیای موجب. ئەوەش دەبێتە وەڵامی بە یەک دوو پرسیارمان هەیە لە ڕایەنانەکان کە بە پێویستم زانی شکاری کەم ئەویشیان چیە پرسیاری سی و یەک. پرسیاری سی و یەک چییە؟ تەوەن بە هەمان شێوە پرسیاری سی و یەک دەڵێ نەخشەی ئاوێتەکە بدۆزەوە. باشە ئەو نەخشەی ئاوێتە بدۆزەوە و دوایە بوارەکەشی دیاری بکە. لێرە ئێفەکەمان 4x کۆسەیە جیەکەمان x دابەشی x کۆسەیە و دەڵێ f پاش gx بدۆزەوە f پاش gx بدۆزەوە. زۆر چاکە. با بێن یەکەم جار دەڵێن چی؟ دەڵێن ئێفی ئەنجە ئەو جیەکسە چەند بوو ئەلێری دانێەوە. جیەکسەکەمان کامەیە؟ ئەو جیەکسە x دابەشی x کۆسێ x دابەشی x کۆسێ ئەوە دەکات چەند؟ ئەو جارە ئەوە هەمووی لە زیاتی هەر ئێکسێک لە ناو f دادن ئەوە ئێفەکەی لە زیاتی ئەو ئێکسە ئەوەی دەنووسین. چوارەکە با بنووسین ئەوە 4 جارانی چکە جاران لێوانەیە کەوانەیەک دەکەینەوە x دابەشی چی؟ x کۆسێ ئەو کۆسێش وەک خۆی دەنووسین ئەوەش کۆسێ. باشە بابەجیان 4 دەنووسینەوە لە زیاتی ئەو ئێکسە ئەو کەوانەی دەنووسینەوە کەوانەکەمان نووسی x دابەشی x کۆسێ لە دەری ئەوەش چیمان هەیە کۆسێ لە دەری کەوانەکەش دەنووسین کۆسێ. یاڵا ئەو 4 جارە ناو کەوانەی کە دەبێتە چی؟ دەبێتە 4x دابەشی x کۆسێ و لە دەرێش چیمان هەیە کۆ سێی تریشمان هەیە. ئەوە نەخشەکە هیچ لەوە سادەتر نابێتەوە کەواتە خۆی بەجێی دەڵێن. ئێستا بەس لە بۆ بوارەکەی چکە دەڵێ بوارەکەشی بدۆزەوە لێرە کەرتمانێ ئەو ژێری کەرتە یەکسان کە بە سفر یاڵە ژێری کەرتەکە چییە؟ x کۆسێ یەکسانی کە بە سفر. باشە نرخی x بدۆزەوە ئەو سێ بە ئەو بەری یعنی x یەکسانە بە چەند یەکسانە بە سالب سێ کەواتە لە بۆ بوار دەڵێن چی؟ دەڵێن هەموو ژمارەڕاستەکان بێجگە لەو نرخی ئێمە دۆزیمان نرخەکە چەندە؟ سالب سێیە. هەموو ژمارەڕاستەکان بێجگە لە ئەو نرخەی دۆزیمانەوە چەندە؟ سالب سێ. ئەوە پرسیاری سی و یەک بە هەمان شێوە هەر لەسەر ئەو دوو نەخشەیە. باشە بەڵام ئەو جارە بە عەکسی پرسیاری سیە g پاش ئێفی ئێکسە بە هەمان شێوە دێن جیەکە دەنووسینەوە دوایە f یەکسەکە چەندە دەینووسین 4x کۆسێ یەکسانە بەچی ئەو جارە ئەوە هەموو لە شێ دادین لە ناو g کواجی ئەوەتە یان لە زیاتی ئەو ئێکسانە لە زیاتی هەردوو ئێکسەکە ئەو کەوانەیە دەنووسینەوە. یاڵە لەسەری کەرتەکە چیمانەیە x یان لە زیاتی ئەو ئێکسە لە زیاتی ئەو ئێکسە ئەو کەوانەی دەنووسین 4x کۆسێ لە خوارەی دەنووسین لە زیاتی ئەو ئێکسە ئەو کەوانەیە دەبێتە 4x کۆسێ کۆسێشمانەیە ئەوەش کۆسێ. ئەوە دەکات چەند؟ سەری کەرتەکە و خۆی بنووسەوە 4x کۆسێ ژێری کەرتەکە چیمانێ ئەو 4x و خۆی دەنووسینەوە ئێسێ کۆسێ دەکا 6 خەڵاس هیچ ناتوانین هاوەش وەرگری ناتوانین هیچ گۆڕانکاری بەسەردا نایێت لەوە کورتتر نابێتەوە بۆ خۆی دەنووسینەوە. ئێستا دێن ژێری کەرتەکە یەکسان دەکەین بە سفر با یەکسەکە دەدۆزینەوە ژێری کەرتەکە چەندە 4x کۆ 6 یەکسانە بە سەفر. باشە ئێستا هەتا یەکس دۆزنەوە یەکەم جار ژمارەکە و بەوبەری لێرە مزەب 6 بەوبەری دەبێتە سالب یعنی دەڵێن 4x یەکسانە بە سالب 6
هەتا ئێکس بدۆزنەوە دابەشی چوار، هەردوو لا دابەشی چوار لەمەوە دەڵێن چی ئەو لا دابەش چوار لەگە چوار دەڕوا بەس ئێکس دەبینێتەوە یەکسانە بە چەند؟ یەکسانە بە -6 دابەشی چوار. ئەوەش بەسەر دوودا کورتێکەوە بەسەر دوو دەڵێن چەند دەکا -3 بەسەر دوو دەکا کەواتە دەڵێن ئێکس یەکسانە بە -3 لەسەر دوو کە یەکسانشە بە چەند؟ یەکسانشە بە -1.5. ئێستا دەڵێن بوار هەموو ژمان ڕاستیەکان واتە R بێزگە لە ئەو نرخەی دۆزمانە. ئەو نرخە چەندە؟ -1.5 یاخود -3 لەسەر دوو هەر کامێکیان بنووسی ڕاستە. ئەوەش وەڵامی پرسیاری سێویەک. بە هیوای سوود بینین لەو وانەیە.